بسم الله الرحمن الرحيم. سپاس بەخوا گەیشتینە فەرموودەی ژمارە 14. نوری چاوانمان مامۆستای هەموو ژیانمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: يبصر أحدكم القذاة في عين أخيه وينسى الجذع في عينه. پێش ئەوەی کە بچینە خزمەتی فەرموودەکە بەڕێزان، بیرخۆم و هەموو بینەرانی هەموو بەشداربووانی بەڕێزی پرۆژەی نوری جیهانی خەمەوە، هەر کەسێکی تریشکان ڤیدیۆ بینێ، ئامانج لە فێربوونی زانست، لە فێربوونی ئاەت و حەدیث قسەی زل نییە، قسەی گەورە و پۆز و شانازی لەدان نییە، خۆ بە گەورە زانین لەسەر خەڵکی ترە، بەڵکو ئامانجی سەرەکی لە سەرەتاوە بریتیە لە ڕێککردنەوەی ئەخلاق و دینداریمان بە جۆرێک کە شایستی ڕازیکردنی خوا بێت، ڕوومان بێ بگەڕێنەوە بۆ لای خوا جەل جەلالوه. ئەم فەرموودەیەش بە هەمان شێوەیە زۆرێک لە فەرموودە پەروەردەیەکانی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جێبەجێکردنی لەسەر نەفس زۆر قورسە، شەیطانیش هیچ حەزی لێ نییە. ئەفەرمێ پێغەمبەرمان: یەکێ لە ئێوە هەندێک لە ئێوە چڵە پوشی پچکۆلە لە چای براکەیە بینێ، بەڵام پوشی گەورەی کاریتە لە چاوی خۆیان لە بیرەکە نایبینێ. بۆ معنایی کاتێ سێری دەور و بەرمانەکەین، یەک لە دۆستەکانمان براکانمان مسڵمانێک یەک هەڵەی بچووکی هەیە بیرمانەکەوێتەوە فڵان کەس ئەوە تۆ کردە، لەناو خەڵکا باسیەکەین بیرمانەچێتەوە کە خۆمان چەندین هەڵی گەورەمان هەیە و لەوانەیە لە هەڵەکە ئەویش گەورەتر بێ، بەڵام خەڵک پێی نەزانی بێ، ئەسڵان خەڵکیش پێی زانی بێ، بەڵام خوای گەورە ئێمە سەتر کرد بێت و هێشتا ناومان لە ناو ناوانە نەبێت. ڕاستپارێکی کردداری کە بۆم فەرموودەیە زۆر پێویستە هەمومان لە خۆماندا جێبەجێکەین. بینینی هەڵەی خەڵک مسڵمان بە مەسمان ئەبێ ئەستەغفیرڵڵامان بیر بخاتەوە لە هەڵەکانی خۆمان، یان هەمان هەڵەی و کەسەت هەیە و بیرت نییە و هۆشت لە خۆت نییە، یان هەڵەی لەو گەورەترمان هەیە بەڵام ئەوە تا ئێمە جۆرەکەیمان بیرچوەتەوە، ئێمە هەر خەیاڵمانەیە یەک جۆر گوناهە، فڵان کەس لەچەکەی وابوو، جلەکەی وابوو، قسەکەی وابوو، ڕێشەکەی وابوو، نوێژەکەی وابوو، بەڵام ئاگامانە دڵی نییە، ڕەنگە ئێمە لە دڵا مشکیلەمان هەبێت و لەشتی ترا گرفتمان نەبێ. با بینینی هەڵەی خەڵک ئەستەغفیرڵڵامان بیر بخاتەوە لە هەڵەی خۆمان، نەک ئەڵڵا ئەڵڵامان بۆ بسازێنێ دەربارەی هەڵەکانی ئەوان و بیکەین بە ڕۆژی خۆمان. خوا هیدایەتمان بە نەبینە کەسانێک بە دوای هەڵی خەڵکا بگەڕین. لەم ڕۆژگارەدا کە قسە زۆر ئاسانەکرێ، مسڵمان نابێت تێ بکەوێ و خەریکی باسکردنی براکانی بێ، با خەریکی پاکردنەوەی دڵ دەرونی خۆمان بین تاوەکو خوای گەورە لێمان خۆش بێ، دوایش فڕای خەڵکی ترەکەوین ئینشاءالله. والسلام عليكم ورحمة الله.